دوسه ليتي بسم الله. جاي أول شيء قال يا أنا قالينا كي كمان سي قالينا كي كمان وين كي يخلص بوكا صلى صلى مجفونا يخلص كي بوكا باردوك ما عندك شيء وين السجن خۆشەویستان سڵاوتان لێبێت دووبارەتمە خزمەتان لەگەڵ کاکە سامانی زۆر بەڕێز ئێمە هەرسی ڕۆژەکەی مانگی ڕەمەزان وعدمان داوە کە خواردن دروستکەین سەر چەند ڕۆژێکی مانگی ڕەمەزانی پیرۆز ماوە لەگەڵ کاکە سامانی زۆر بەڕێز ئیتر لای سەعات 1 و 2 یین بۆ ئێرە ئیتر کە سەرەتا گۆشتەکە دروستەکەین و ئیتر دوای برنج و شلێک هەر ڕۆژە و شلێکی جیاواز دروستەکەین کاکە سامان فەرموو چی دێ دەست خۆشی لە جەنابتەکەم بەخوا خێرێ و خەڵکەش بنووسێ بەڕاستی لە یەکەم ڕۆژەوە بە تایبەتی ئەم پیاوە زۆر هیلاکە دا دوعای خێری بۆ بکەن خوای گەورە ڕۆژ و تاعاتی ئێمە هەموو مسڵمانێکی قبوڵ کات کاک سامان ڕۆژانە بەڵێ خۆم من نینم هەیە ڕۆژانە خەڵکشمان بۆێنە خوورما و ئاو پێداویستەکان شتەکان چۆنە پار وە ساڵانی ڕابردووە لەگەڵم ساڵی عادەتەن چۆنە هەموو ساڵی خەڵکەکە کە ڕاهاتووە لە کاتی ئەویدا تەلەفۆن بۆ تۆیەکان بۆ مەدەکانە کاکە ئەم ڕێوانە عادی منە شتەکان دەکەم چکەم کوتی شێبێ دوای خۆت دێنی پارەکە دا بە جەناب تۆەوە وەکو تا ئەم دەقێژ ماشەڵا خەڵک شەڕێتی لەسەری ینی خەڵک منافەسێ ئەو خواخوای دو عیوان بێ سێ عیوان بێنی ینی هەموو ڕۆژێ ماشەڵا دوو قات سێ قات دروستکرا گەلەوەی دەژڕا بە وتێلەکان بۆ خەڵک سەفەری دەیباتەوە ینی ئەوشە فەزلی خوایە ڕەبی خوا ڕزق هەموو لایەک زیاد کات ئەمە گۆشتە دروستمان ینی ئەمە قۆزیە شەموز جان وەرە کاکە ئەمە هەموو ئێوارەیەک بە هاوکاریەکی خواردنەکان دروستەکەین بۆ نمونە ئەو ئاوی تەیەکە من گۆشتەکەی تێکەم ئەو ینی هەر شتێکە بە هاوکاریەکەیکەین قۆزیێکی زۆر جوانمە لێن بۆ یارە کوولەکەمان دروست کردووە لەگەڵ قۆزی و برنج و لەگەڵ سەوزەشەیە لەگەڵ نیسکا خواردیشمان دروست کردو زیادە بۆ پارچێ و جگەلەوەی ئەم ڕێوانی ماستا و سەوزەکەوس هەمووی VIPە دەست چاوتان خۆت